گهدار دلال و هیجا ئەمێ دەست بوانە دەمن بوری یا دویەمین دەما دویەمین لەگۆڕ ڕێز و ژمارە گمەدا بوو بناوێ دەما بوریە دوودار. دوودار گوتنە دوودارش کوهاتی ئەم دەبێ فلان کەس ئاگرێوی دوو دارێ یعنی ئاگرێوی vêketî دوو jê diçe berdewame bi pêxistina wî agirî. Mala filan kes mala agirê wa dûdar yani agirê wa hertimî vêketî ye mêvan û çûn û hatin û tevger di mala wa de heye. Ev wataya dûdar dide yani lêkera berdewam بورية الفعل الماضي بوضع خوي عربي الفعل الماضي التام المستمر دودار دما بورية دودار أفدم تشاواتشل دما تدايي ما بر الفعل الماضي التام ما بر ما جو سازبونە کوێ هەبوو بنسازیە کوێ هەبوو یان ڕەگەزە کوێ هەبوو ئەفدەم بێ ئالیکاریە پاشنگە یان پاشگیرە یان قەرتافە ئە بێداویە ڕایەکە دەما بوریڤ تێ پشتی پاشنگە کەسانە تێ ئەمێ بنەرن بێچن ویساندیە ئەف دەم بە ئالیکاریە پاشنگە یان پاشگرە ئێ بکار تێ و لێکەرن گۆ دێ داویە خۆدە دەنگدێرن ئەڤ ئا دبە ئێیە پشتی ڕایەکە دەما بوری ئەف دەم ددە خویانی گۆ کارینەک یان بویەرەک یان کرنەک بەری هاتیە کرن لێ ئەکەما وێ یانی ئەنجاما وێ یان بەرهەما وێ هین لەبەر چاوانە یعنی بەردەوامی تێدەیە استمراری تێدەیە دووداری تێدەیە و هەنجی بەردەوام بوونی هەیە لێ نەدیارە ئەف بەردەوام بوونی نەدیارە حتا کەنهیە ئەف دەم بڤی ئاوایی لێ دەبێ ئەvê demê ئەمێ çawa ava bikin ڕایەکە دەما بوری وەک مەمیناک ئانی ji ketin ket پاشنگە کەسانە پشترê tê me got wextê ez bim ê di axivê ez ê bê ez ket im piştre paşinga divê me tîbek ji bîra kiriye bo birînin paşinga پاشنگە دووداریê a ez ketime lê ge dawiya wêne tîpa dengdêr hat wek tu ketîye biborîn vî awayî çima di tîpê dengdêr dikin hev û tîpa alîkar ya dikeve navbera herdû tîpa de. Mînak na em ê bînin lêker ketin rader ketin rayek ket rayeka wê ket divirde ez pêşinde ket tê piştre
پاشنگا کەسانە پاشنگا کەسانە پشترێ پاشنگا دووداریە دۆمداریە تێ دەبێت چێ کەت سەربزێدە بوو ئێم ئەزم کەتن مە ئەز کەتمە دوو کەتی یە دوو کەتی یە تیپە یا ئاگیانەک ئالیکار نافبەرە تیپێ دەنگدێر و تیپە ئی تێگوهرتن بە ئە ئانەرم ئی یا گران دبێ ئە لەڤرژی ئەو کەتە یە ئا تێگوهرتن بە ئییا نەرم و ئاداوی دەتیپ دەنگدەر دوو هەفدە دەبێ کەتیە لەوێ درێ بالا خۆ بدنێ هەردوو وەک هەڤ هاتنێ نویساندن وەکەڤی کەیە ئانا ئەمێ بگهنێدە ئەمێوێ شۆڤە بکن ئەم هون ئەو کەت ئن ئەم کەتن هون کەتن ئەو کەتن نە پێوە دەبێ ڤی ئاوایی چێ دەبێ کەت لەسەر زێدە بوو ئن لەسەر زێدە بوو ئە بوو کەتن نە ئەمێ بەردەوامیە واناخوا بکن ji bo çêtir û zeleltir bibe mînakan bînin holê mînak wî wê dendik cuda kiriye li vê dirê cuda kir ji kirinê kirin merahişt ên bû kirî cuda kirî ye a pêv zêde bû a berdewamiyê bû cuda kirî cuda kirî a lê zêde bû cuda kiriye wî wê dendik cuda kiriye kurik destê wî kî ev wî destê wî vedigerî li ser kurik şikestiye şikestin şikestin emê rahêjin ên û dişûna ên de têdanîn şikestî ji bo boriyê şikestî ye a jî lê zêde dibe şikestî ye vaya min nan kiriye kiriye ev kiriye kirîn hatiye divirde wextê ez bê kirî û a min lê zêde kir dê tîpê dengdêr bi dû hev de çê nabe dibe kiriye çima kiriye ev î têguhertin bi îya nerm berî tîpa alîkar a navbera di dengdêra de têguhertin dibe a nerm
وان خانی روخان دیه دیه افجی وکوینا خانی روخان دیه لشونا وی آواییک نو آوا کریه آوا کریه آوا کریه او جیته گوهرتن عین یک میناکن حرسه او مرو گرتنا لبدره گشتی هیه گلجمیره گرتنا گرتن گرتن همی راهیجن این ا بوری بیودبه گرتی و ان گرتن ان گلجمیری ودره گرتنا آلی کری دره و گلجمیری دکوه شونه دبه گرت ان گلجمیری گرت و بردوامی جیت سر ودبه دبه گرتنه گرتنه وی آوایی چی امی بین لیکره نگرگوهیز بنیره از هلکشیا ما جور از به میناکا ددوا اوجی مگو ام تگوهرتن دبه ما هلکشیا ما او جور تو گهشتیه ایه خستکا خو از گهشتمه که از گهشتمه خستکا خو خستکا همه گهشتیه مه گهشتیه از به اصور نیشان بکن بیتر جبو خویا بکی درنگ گهشتیه خستکا خو مرووک کتیه عرده پیدویا آلیکاریا وی دوی پیدویا آلیکاریا وی دوی آلیکاریا وی دوی کتیه دم بهوریه لویدری نوکوی آلیکاری لویدری دبه نه لیکره آلیکاری gerek girin pêve be alîkarî giriye alîkariya wî ji bo em şaş nebin di orta her duwa de ev alîkarî rengdêrê li vir alîkariya rengdêrê bi erebî wata xwe sîfayî alîkariya wî divê li vê dirê lêkere alîkariya از وگرم نایینا دما بوریا دودار چلو از نایینا وی پیک بینه او جیوک دما بوریا تیدایی یا امرازا نه دکوه پیشیا لیکره خوی خرو یا بنگهین اصلی اساس بنگهین مگو رایکه بنگهین یان رایک دما بوری و پاشی پیرکیتا لیکره یعنی نه دکوه پاشی پارکیته پشتی پارکیته یعنی پاشی پارکیته آپیک هاتی و بری لیکره آخرو دکوه پیشیا لیکره نخرو دکوه پیشیا
ڕایەکە لێکەرێ ئابووری و پشتی پارکیتێ بەرگەهین میناک ئەمێ میناکە بینن خۆشک وێ زەلال ببێ ئاخرو ئەز نە کەتمە دوو نە کەتیە ئەو نە کەتیە ئەم نە کەتنە هون نە کەتنە ئەو نە کەتنە لەوێ درێ نە تەv کەتن پێشیە لێکەراخوا لەڤر ئەمێ بنەرن لەڤر پێک هاتیە ئا نەگەرگوهێز و ئەز ڕا ژێ ڕاکەتن ئەز ڕانە کەتن کەت پشتی پێرکیتێ یان پێشگرێ ئەز ڕانە کەتن تو ڕانەکەتیە ڕانەکەتیە ئەو ڕانەکەتیە ئەم ڕانەکەتنە هون ڕانەکەتنە ئەو ڕانەکەتنە ئەمێ بین میناکردن لێکەرن گەرگوهێز ئاخرو تە ئەز نەخستم ji xistinê te ez nexistim wî tu nexistî wê ew nexistî xistiye wî em nexistine wê hûn nexistine me ew nexistine kesê yekemîn ê pirjimar kesê duyemîn ê pirjimar kesê siyemîn ê pirjimar kesê yekemîn yekjimar kesê duyemîn yekjimar kesê siyemîn yekjimar te ez nexistime wî tu nexistiye wê ew nexistiye wî em nexistine wê hûn nexistine me ew nexistine em ê bêniyatin ya pêk hatî ji xistin daxistin te ez danexistime te ez danexistime wî tu danexistiye wê ew danexistîye wî em danexistine wî hûn danexistine me ew danexistine li vê dirê pêrkî ti paş divegeran pêrkî ti paş divegeran û na anayînê ket navbera lêker yan rayeka lêkerê xist û pêrkîtê yan pêşgirê ket navbera herduwa de li vir dikeve pêşiya lêkerê axirû dikeve pêşiya lêkerê û li vir jî dikeve a pêkhatî navbera we û axirû dikeve pêşiya lêkerê em ê berdewam bin di şovekirinê de lê di vê demê de alozî hene ev alozî çi ne bi rastî di alozî hene û ev alozî di dema borî de yek ji wana di dema borî bi tevahî derbas dibe û yek ji wana di vir de tenê di dema dûdar de ya domdar de derbas dibe em ê li vêyana binerin lê di vê demê de alozî heye ji bo kesê sîyem
کەسێ سیەممە گۆ ئەوێ دیەک ژمارێ دە ئەوێ و تەڤاهی هەیە تەڤاهی هەیە ئەف تەڤاهی چییە ئەمێ ببینن دەما تێدەیی و دووداردە وەک هات وەقتی ئەس دەبێ هات ئەو هاتە هات کەت خست ششت و هەروەها حتا داوی دبە دەما تێدەیی دە ئەو هاتە کەسێ سسیە لەڤێر دە چێ دەبن ئا بەردەوامی هەیە و ئا کەسێ سسیە هەیە ئا پشتگرە کەسێ سسیە ئایا بەردەوامیە بەردەوامیە لێکەرێ دووداریە لێکەرێ و ئایا کەسانە پێشنگا کەسانە ئەو فەلڤێدرێت تەڤهەوی چێ دەبێت نزانێکی ژان ئەڤایە کەسێ سسیایی یان بەردەوامیەیە دلێکەرێ دەڤردە تەڤاهی چێ دەبێ ئەز بە هەوارم زەلال خۆشک فێم کرد ئەو هاتە ئەو خستە ئەو شوشتە و هەروەها حتا داوی دە ڕایەکە بووری دێ ji kesê sisyarê ew lê ji bo ziman xwe ji vê aloziyê derxîne dema dûdar dimîne ji bo tevhevî dema dûdar û dema têdeyî çênebe ev dema têdeyî û dûdar tevhevî heye ev dûdar e û ev têdeyî ji bo tevheviya her du dema çênebe di nav hev de winda nebe têdeyî bi danasîn dawiya wê ve hew tenê û dûdar wê bimîne bi ye di kesê siyem de em ê mînak nabînin ji bo zelaltir bibe داوی میناک دەما بوریە تێدەیی ئەو هاتە گوند دوودار دەما بوریە دوودار ئەو هاتیە گوند ئەو کەتە هوندر ئەو کەتیە هوندر ئەو ئاڤێتە دەرڤە ئەو ئاڤێتیە دەرڤە لەوێ درێ ئەز تەکید بەردەوامی چێ دەبێ بەردەوامی چێ دەبێ دووداری بەردەوامی چێ دەبێ ئستمراری چێ دەبێ و لەوێ درێ کەسێ سیەم دەخویا گرنگە کەسێ سیەمە لێ ئالۆزیەک دن هەیە ئالۆزیە دن دەما بوریە دوودار دە کەسێ دویەم و کەسێ سیەم یێن یەکژمار وەکهەوی هەیە وەکهەوی هەیە هەردوو عینی یعنی وەختێ ئەس بێ دوو کەتیە و ئەو کەتیە هەردووژی ڕاستن هەردووژی کەتیە تەڤهەوی دڤردە هەیە ئەv bi vî rengî alozîk çê dibe mînak kesê duyem tu û kesê siyem ew neger guhêz tu ketî ye tu hatiye ew ketiye ê gerguhêz ew ketiye neger guhêz ew hatiye ew kesê siyem e tu kesê duyem e di yekjmarê de
هەردوو وەک هەبن کەتیە کەتیە هاتیە هاتیە و لێکەرت هەڤگولۆنت ڤی رەنگینە لێکەرێمە گەرگوهێز گەرگوهێز شێرینێ تو دیتیە کی دیتیە تو دیتیە شێرینێ ئەو کەسێ سیەم دیتیە ئەس دبینم وەک هەڤی کەی ڕستەم ڕاوەند خستیە نشمی پێنووس ڤەگەڕاندیە ئەڤ ئالۆزیکێ di ziman de gê dawiya wek heftê a herduwan ez hêvî dikim Mesûdek Jêhlanî û heta wanak din û bimînin di xêr û xweşiyê de û dem xweş bin